العمل بشكل ودي وكثير معنا في وزارة الخارجية. ئەمڕۆ سەردانی هەرێمی کوردستانمان کرد و نووسینگەی ڕاستاندنی هەولێر و سلێمانیمان کردەوە. با ئامادەبوونی نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان و سوپاسی حکوومەتی هەرێمی کورسان دەکەین لە هاوکاریکردنیان و ئومێدەوارین ئەم نووسینگەیە ببێتە یارمەتیدەرێکی زیاتر بۆ خەڵکی سلێمانی و سەرجەم دانیشتوانەکەی و هەروە لە ڕێگەی ئەم نووسینگەیەوە پەیوەندی نێوان وەزارەتەکانی تر گرێ بدات لەسەر ئاستی باڵا کارەکانیان ئەنجام بدەن و ئەم ساردانەمان سەرەتایەکی خێر و خۆشی بێت بۆ هەموو لایەک. پاڵپشت بی لە بۆ دانوستانەکانی تر کە لێنەوان هەولێر و بەغدا هەیە لە بۆ چارەسەرکردنی گرفتەکان و بە ئومێدی سەرکەوتنی ئەو بەڕێزانێکە لەو بەشە ئیش دەکەن و حکوومەتی هەرێمی کوردستان پاڵپشتی تەواوی ئەو بەشە دەکاتن.